بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خوشحاڵم کە لە ئاڵلقەیەکی نوێ لە بەرنامەی ئاوەتان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە ئەم جاریان ڕوومان کردوتە ناوچەی سیوێل و واروەها لە گوندی دێرەی خواروو بەرنامەکەین بەو هیوای ئینشاءڵڵا دیمەنە جوانەکانی گوندی دێرەی خواروو سەرنجتان ڕابکێشێ. دێرەی خواروو سەر بە ناحیەی باسنەیە. ئەم ناوچەیە ناوچەیەکی زۆر خۆشە و زۆر جار تاکو و درەنگی ساڵ تاکو نزیکی زستان شوێنێکە کە وەکو شوێنێکی گەشتیاری تەماشاکرێ و خەڵکی ڕووی تێەکەن. هەروەها ئەم ناوچەیە کەوتۆتە نزیک سنووری ڕۆژهەڵاتی کوردستان کەوتۆتە نێوان دوو شارت یاخۆ با بڵێن دوو شارۆچکەی کوردستانی ڕۆژهەڵات ئەو لای کاتە سەردەشت و ئەم لاچێ کاتە گوندەکانی بانە. بەو هیوای ئەمڕۆ دیمەنەکانی گوندی دێرەی خوارو سەرنجتان ڕاکێشێ. فەرموو با پێکەوە لە دێرێ. علیکم السلام ورحمة الله یاخۆ بەخێری. سوپاس دەکەم. با سەرەتا بزانم تۆ بە تەنیا بخۆ لێرە ئاژی یا ماڵ مناڵ لەگەڵ؟ وەڵا خۆ بەخێزانەکەم لەگەڵە. تۆ چۆنەوە هەر جووتە بە تەنیان؟ خۆڵێمە وەتەنێ نامەستێ کوڕی سەحابی ماڵم هەنوو چاکچم داوام بەشوو بەچیە نان و بێرەکەشەوە ئمە چاوەتەنە ئمە لە مندا لێرە گەورە بووین تر من سێ لەسمای دارە ناکەم بەخوا حەسەت سمانوار بەم پشێت دەبم ماوینە بۆ پایزان جیایشە ڕمو ناعیلاجیە. با بزانین پێش داگررتنی ئێرە و پێشەوەی کە لە کۆتای هەفتاکانە ئێرە با بڵێن دابگیرێ با بزانین لێرە تۆ ئەو کاتە گەنج بووی حتمما چیت کردوە لێرە؟ وەڵا فەراحەتیمانە کاسمانە دەوڵەتمان نەبوو حیوانمان هەبوو شتمان نەبوو کاسمان هەر بەکاسی خۆمان دەژیان. ئێستا ئەگەر سەیرەکەی لێرە ئاژەڵ مەگەر چۆنها کەسێک مانگایەک ڕابگرێ باش ئەو کاتە لێرە ئاژەڵداریشە کراوە نیە؟ ئەو کاتی خەر ڕێشایی نازانی تێبگە ئێسێمەرە دەکەڕ بە پێچم بۆ سلێمانی سارە نەبوو لە بە سارە ئاڕۆ فەقێتە تۆپچی بۆ دێر سەر بەبێ سار ناتوانێت بەڵێ قاتار ناگەم کاک ئێمە دەخەرە بە پێچم بۆ سلێمان هاتوێ جابزانە خۆ بخۆ دیتر ڕێیەکە. بزانم تۆ جووتی گاو ئەوانت بەبیر دێت حتمما بۆ خۆم ئەتواوە قسەیە ئای بۆ خەمە جوان بە بەگاکەتە خۆ کەی تێ تۆ شتوان نەبوو یەکی گۆرێژمان و بادارمان پێ دێناشمان پێکرد و گامان نەبوو. مادەم جووتی کردووە حتمما ئەو کاتە کاروان و ئەوانەشە بۆ کاروانشت بەخوا بەس بە گوێرێت دەکەڕە پیسکەڕەتی لە کەنار و گوێرەما دەبێت بارەشمان دێنە بە خۆمان لێت دەماخۆ بەخۆ سارە نەبوو هیچ نەبووە. ژیانی ئەو کاتە ئەها پێڵن کولەمەرجی ئەو کولەمەرجی ئەو کاتە خۆشتر بووە ئەو ڕەفاهێتی ئێستا ئەو کاتی خۆشتر بوو یەو کاتێککە کولەمەرجی بوو بەخوا هەزرامە بۆ نانەبە بیخۆ زۆر لە ئێسێ خۆش بۆ ئێسێ خەڵک دەوڵەمەندە لێ فەقێتەقیت کەمەوە فقط چییە خەڵک دڵی خۆرنێت دڵ کە تۆ دڵ خۆر نەبوو ژیانیش خۆش نیە ئەو کاتە دڵم مرتا بوو لێرە چیان دەکرد بەخوا برا من تەمەنم هەردوو ساڵ و بەخوا بە چوار مانگی برنجێکم نابینی بیخۆ بەڵام شتە کودەوای تەماتۆ باینجان و ساوەڕ و ترخێن و ماشینان دەخوارد زۆر مرتا بوو حاڵی ئەو کاتەی ئاوا بوو کاک دڵمان ڕەحە بوو دڵ تەماش مەگەسێ نەبوو کاک ئەو کاتێ بگەسێ نەبوو ئێمە ئەو کاتەی ئێمە قەناعەتمان بۆ شتێ هەبوو بەخوام دەڵم ساڵی وا بوو بای هەشتا دینار وایداتم و تووتن پێشی ژیاوە ئێستا هەشتا هەزار بەشە ڕۆژێک مەڵم ناکە. بزانم جگە لە باغداری لێرە چی دیکاکرا ئێوە بۆ ئەرزی باوە بڵێن دانەوێڵەتان کەمە وەکو گەرم و جۆ ئەوان خۆمان دەکرد گەنما جۆ نۆگ نیسک ئەچۆنەمان دەکرد ئێستا خۆ لەم ئالێ بەریامبەتی خۆمانن ئاوی چاکمانەیە ئەی بۆیە ژیانی بچی بژین تووتنمان دەکرد ئەو ئەو تا هەزارە گوێز بە 10 کیلۆ گوێز بە
ڕۆژێ بە 9 دینار بزە بە دینارێ پێشی هێژیای ئەرەوە خۆشەویستان بەهەیە میوەیەکی پاییزەیە واتە لە پاییزا پێگا میوەکێتە ئەندازێکی زۆر ڕقە و لە گوندەکان بە تایبەتی لە گوندە دوورەدەستەکانیان گوندە کوێستانیەکان زۆر گرنگی پێدەن بۆیە ئێستا وەختی گەیشتنی بەهەیە حاجی مامۆستا با لە جەنابە بپرسم بزانم ئێوە بەهەیە چۆن ئیسفادە لێەکەن چۆن سوودی لێوان بسم الله الرحمن الرحیم بەهەیە کاتێک کە لێ یەکەنەوە ئیکەنە گەڵاوە لای ئەنەن بۆ جستانە ئێستا ماوێتی تقریبان دەوری بۆ مانجی 11 ئەنجابێ دەکرێتەوە کە ئیکەنە گەڵاوە بۆ ئەوەی کە نەگەڵاوە کە پێ بگا پێ بگا و بمێنێتەوانێ هەتا بەهارە ئەمێنێتەوە خۆی ئێستا بۆ خۆی زۆر ڕقا لە ناو گەڵایە لە ناو کایە کە هەڵێگرن نەرمە بێ زۆری لە ناو گەڵا وەکو هەرمێ و ئەم شتانە لە ناو گەڵا هەڵیگری باشە هەنار و هەرمێ و ئەم بەهەیە مێنێتەوە هەتاکو دەوری مانجی سێ ئەمێنێتەوە بابزانم ئێوە چۆن دەیخۆن ینی بە چ شێوەیەک ئێستا ئەوە وەکو میوەیەک وەکو هەرمێ ناخورێ بەڵام ئێوە بابزانم بەزان چۆن سوودی لێ وەرەگرن چۆنی خۆن وڵا دەیخەن من جاری وایە ئەی برژێنن خان ناو ئاگرەوە ئەی برژێن بۆ هەڵامەت چاکە ئەو شتانە ینی زۆر شتێکی مبارێک شێ وەکو پێغمبەری خوا سەلام عەلەیهی وسەلەم ئیشارەتی پێ کردووە کە بەهەیە شتێکی مبارەکە وە بۆ ئینسانیش چاکە کەواتە ئەمە کە لە دارەکەی یەکەیتەوە ڕاستەخۆ ناخورێ ئەبێ ماوەی هەڵیگری هەتاکو خۆش نابێت ئەبێ دەوری مانجی 11 بۆ ئاخری 11 لێکەوەنجا باش هیچ مشکلێ نییە ماشەڵڵا من بینیم زۆر کراوە لێرە زۆر هەیە ئەمە بۆچی ئەوەنە زۆرە ینی ئێستا مەسا ماشەڵڵا ببینیم لەم سەر بۆ ئەو سەر ئەمە هەمووی بەهەیە لە قەدیمەوە ئێمە ینی هینمان هەبووە لەگەڵ یا و ینی حەزمان لێ کردووە ئەنجا بۆ شتێکی کەش زۆر چاکە ئەم بەهەیە ئەم ئێستا ئەیکەن ئێستا حالیە ئەیکەن بە مرەبا مرەباکەی هەر بێحەد خۆش هێن هیچ مرەباک بقەنم مرەبای خۆش نیە باشە پێشتر ئەمە وەکو دەوا وەکو دەرمان بەکاراتوە نیە بۆ هەڵامەت بۆ بیپرشێنەوە یان دەگەڵ هینە تۆزە ئاڵەت تێکە هەر زۆر شتێکی باشە و وەکو ئێستا مەسەلان فەتایەکە هەیە لەناوە ئەگەر ئێستا ئەمە ئەو کاتە کە کردیانە گەڵاو و پێگەیشت و جگە لە پیشاندن شێوازی تری هەیە بۆ خواردن وڵا ئاواژ ئەی خۆینیانی ئاواژە خۆن ئەتوانی بیکێتە ناوی گەرمە تۆزە نەرمیکێتەوە بیکوڵێنی ئەوەش هەر ئەبێ بیبرژێنی هەرە بێ بڵێ میکە ناو پۆل لە ئاگرەوە شکۆ زۆر شتێکی باشە و بۆنیش خۆشی و ئیتر بۆ مرەبا هەردیانی نەوەی نییە بۆ مرەبا مرەباکەی زۆر خۆشە ئاوەدان بێ دێرەی خوار و ئەم شوێنێ کە من و تۆ لەی دانیشتوین کانی گوێزە ڕەش زۆر باشە ئێوە سەرچاوی ئاوی تایبەت بە خۆتان یاخود لەگەڵ دێرێ سەر و سەرچاوەکانتان تێکاڵن سەرچاوی ئاوی تایبەتی خۆمان ئەتوانی ناوی سەرچاوی ئاوەکانم پێ بڵێ سەرچاوی یەکەم سەرچاوەمان بیسرێ دووهەم کانی سێو ئەوە ئاوی خواردنەوەکەمان لێوە وەرەگیرێ سێهەم قوڵقوڵێ چوارەم گوێزە ڕەش پێنجەم بەڕەس مووسێ ئەمانە هەمووی سەرچاوە ئاوی تایبەتی خۆمان بابزانین دێرێ خوار و ئێستا چەند ماوە دێرە خوار و 25 ماڵە وەسا مەحموود من کە سەیرەکەم زۆرینەی ماڵەکان زۆرینیان خێزانی بچووکن یان هەر ژن و پیاوێکن ئەمە پەیوەندی بەچیەوە ئەمە پەیوەندی بەوەیە خەڵق
مناڵەکەی هەمووی تەلەبەیە طبعا ئەبێ تەلەبەر لێرە متەوەسەوشتیان نیە طبعا هەمووی ئەڕاتەوە بە شارێکە بنەیەکێچێتەوە بە شار بابزانم پێچە زستانی ئێرە زەخت بێ زۆر سەخت خەڵک زستانان لێرە ئامێنێ وەڵی یەک دوو ماڵی لێمێن ئەی ژیانی گوندی دێرەی خوارو لەسەر چییە؟ وەڵی زیاتر لەسەر خەیارە گوێزە بەعزێ هەرمەیە قۆخە ئەم شتانێ ینی ئێوە بە زۆری میوەجات و بە ئابڵێن ئەوەی کە پێڵەن تەڕەتانێ بەڵێ ئەی باشە ئەی حیوانداری حیوانداری ئەوە تای دێکان گەڕاونەتەوە 2-3 ساڵ حیوانداریمان کرد ئیتر کە منداڵ و شوان نەما هەموویان بوون بە پێشمەرگە و پۆلیس و ئیتر هینمان نەما شوان نەما هیچمان نەما بابزانم جەنابێت زرعات زیاتر پێخۆشە یاخود حەزەکەی درەخت و شت بنێژ ینی باغداری من زیاتر باخ حەزم لە باخ ئەی لە باخ ئێستا جاران هەندێک میوە بە زۆری هەبوو مەسەلەن بۆن منە هەرمێ هەبوو چوزانم بەهێ هەبوو میوەکان زۆر نەبوون بەس ئێستا میوەی جیاواز پەیدا بووە بزانم ئێوە درەختی جیاوازتان ناشتووە بەڵێ درەختی جیاوازمان هەیە لەوانە قۆخ لێرە کەم بوو ئێستا زیاتر قۆخە زیاتر بۆ نمونە قەیسیشی لێ نەبوو زوو ئێستا قەیسی زۆرە بۆ نمونە خورمالوو نەبوو لێسا هاتووە بۆ بڵین وەکو میوەکانی تر کۆمەڵە میوەی ترە ئەوانیش هەر تازە هاتوون ئێوە شوێنەکەتان کوێستانە باتە زوو دیسان وەرزی سار دێت وەرزی با بڵێن لە پاییزە هەر سەرەتای پاییز لا ئێوە ساردا میوەکانتان چۆنەگا ینی ئەوەنە وەرزی گەرماتان هەیە کە میوە پێ بگە بەڵێ زیاتر لە مانگی هەشت ترێ هەنجیر ئەوانە لە مانگی هێشتا پاییزیش گوێز بە سەرماگە بەڵێ ئێستا بۆ نمونە گوێز لە کوێستانەوە دێتە خوارەوە بۆ گەرمێ بابزانم شوێنەکەتان گونجاوە بە تایبەتی بۆ گوێز بۆ درەختی گوێزی ئازاتان بەڵێ ئێوە گوێزە قەدیمیەکان ئەمانەی کە زۆر بەرزە بنەوە ئەبێ گوێز کوت هەبێ بۆی بیکوتێ و ئەوانە هەروەکو خوان دەیان هێڵنەوە یان دام بڕن ئەو گوێزانەی کە گەورن تازە کەڵکیان نەماوە ئەجا گوێزەکەشیان ئەوە نییە ئێمە خۆمان هەمووی ئەبرین و لەسەر گوێزی جوان پینەیەکەین و بۆی نە زۆر بەرزیژە بێتەوە دەسەڵاتمان نەبێ بچینە سەری لەبەرەوە ئەو کردومانە بۆ فکرێ کەواتە ینی پینە مەبەستن مەتوربەیە مەتوربێ بڵێ مەتوربەیەکەن بە چ گوێزێک بە گوێزی کەشاوەرزیەکەین بە گوێزی نەوعی گوێزی تورکیە لەسەر ئەوە ئەیکەین ئەوانە مانگی تقریبا مانگی 11 ئەبێ بیکوتی باشە وەسا مەحموود بە پرسیارێکی تریش بکەم دەیەکەتان الحەمدوللا بێ مشکلەیە لەخوا بەزیابێ هەتا ئێستا شکر لەو ناحەیە سکاڵایەکمان نییە الحەمدوللا تەمانەوە سەر بە ناحەیە باسنێن وانێ بەڵێ سەر بە باسنێ پێشەڵەن سیوەی بەڵێ ناحەی سیوەی باشە بابزانین دراوسێ دەیەکانتان دراوسێدەکانمان لە ڕۆژاوا دێرە سەرووە ڕۆژهەڵات سوورەزەیە خوارەوەمان سوورەبانە پشتەوە بڵێنەوە سیرەیە ئەمانە دێکان دراوسێمان وەسا مححمود ئەسەکەم زۆریش لە دەیەکانی کوردستانی ڕۆژهەڵاتی شەو نزیکن هەم لە سنووری شاری بانە هەم لە شاری سەردەشت دەیەکانی ئەو بەر چۆتان لێ نزیکە دەیەکانی ئەو بەر لێرەوە ماڵتە گڵە سوورە چیوەرۆ بەردەڕەش سەرسوڵ یەتەوە هەنجێنەی بەری مێرگ هەنجێنەی بەری تو ئەوانە هەنجێنە قوڵ ئەمانە لە ئێمەوە نێزیکن بیستو ماڵان وەختی خۆی ئەمە هەمویان چۆنەڵی
یەک منتیقە بووە یەک منتیقە بووە حساب بۆ نمونە هەموو خەڵکی ئەو بەر هەمووی ژن و جونخوازیمان هەیە بەیەکەوە هەمووی تێکەڵی قوربان مانگەکان زیانیان کرد بوو چی بووە بە پەلە ڕات کرد بۆ لای مانگە چونە ناتەماتەکانەوە هەرە وەڵا زەرەبیان لێداوە باشە با بزانم مانگا بۆ لێرە ئێوە هەوساریەکەن وڵی لەبەر ئەپێچرێ ئەنجا لە قاچ خێ مندار بێتەوە ئەو ئەوەیە خۆی ئیلا ئەبێ بیبەستنەوە ئارە وەڵی شوێنمان لێ بەڵای ناکرێ بە هیچ نقطەیەک باش ئەو مانگای تۆ لە مانگای کوردی ناچێت نەوەڵاوە تێکەڵە بەڵێ جمهوری و ڕۆژەوەتیە ئەوە هەر کڕیوتە ئاوایە وڵا کڕی مام هاوینە کڕی من بزانی هەر هینە خۆتان بە لوقاحوشت ئافرۆشنەوە پایزان ئافرۆشنەوە دستانان ڕۆن بۆ شار لەبەر تا لە لە کێشەی گوندی دێرێ خوار و کە بێ زستان ئێرە بەجێ بێڵ ئەرۆڵاتە لە بمانەیە لەبەرتە لە بەوشێت پیازیشت بار کرد پیازم سێشە بەکەم هەبووش کرد دەخوانێ بڕێیاخوا هەچی خوا بیا خۆش زیاتر بە چیەوە مەشغوڵی وڵا هەر ئەمانەمانای تەماتە و خەیار و ئەنجانە خێویستمان هەبوون فرۆشتمن واتە حیواناری شەکەی ئەرە وەڵا دەستکەوی ئەرە وەڵا تۆ پێم بڵێ بنێت لێرەیە یا ماڵت هەر ماڵم لێرە خانم هەیەشکو لێرە خانم هەیە لێرە هەلو لە وەسا مەحموود بین وەمزانی ماڵەکەشت لێرەیە پاری قەلوشت بوون مانگاکانی شیفتێ نەوەڵا ئامم و ماڵەوە ئەرە وەڵا لەبەرەوەی ڕقنەوشتیتیان نابێت بۆ مانگاوشت تۆش کە هاتوویتەوە حتمما بە خێزانی بچوو کاتیتەوە لەناە خۆت و خێزانت ماڵمدان من لای نەبوو کچەکان ڕۆشتونەوە لەبەرەوەی تەلەبەیە بۆ خۆم لێرەم هەتا مانگی یانزەوانەی لێرەم دێرەت پێ خۆشە دێرێ هەرەوڵا بەهاشتا دەکەتان زۆر خۆشە خۆشانجا ڕێک و پێگەن لەخوا بەدە هیچی مناقەشەیتیان نێ و یا ئەمە لەسەر ئاوە یا لەسەر شتێکە من ئەومان نێشکوت ماوەی کە پایز درەنجی کرد حتممە ڕۆیتەوە ئەیکەی دەیتەوە وڵات مانگی دەورەی مانگی شەش و ئەوان دێنەوە مانگی شەش نایتەوە بعد جاجار دێنەوە ئەگەر زەرعاتوشت بکەی یا خزمەتێکی ئەو باخ و باخاتە بکەی ئەبێ زووتر بێ ئاخز دوازوونیانەوە ئێمە ئارەوە ئەمە تا مانگیان دە و نۆ ئەوانە شەش وانە نیانەوە یانزە ئەڕۆنەوەی وایە مانگی دا ئەڕات و مانگی دوانزە ئەڕات و ئەنج دستانی دێنەوە خەڵک بۆێرە دستانی زۆر خەڵک دێ بۆێرە دستان بۆچی دێنەوە خۆ لێرە چ کرد داهنیشتن زۆپای داخەنیتەوە خۆگەر بەفر ببارێ ڕگاشتان لێکی ئارەوەڵا ئەو مشکلە ناو پەپیە ڕۆن بەفر ئەگەر ببارێ چەندێکە بارێ لێرە وڵان ئەتای سەر لەو کاتێ لە 91ەوە بەفر نەباریوە باریوە ئەو بەفرە نیە باشە بەبیرت نایە لەو گومۆیەوە ڕێنەوە بەفر ئاو هات بێتە خوارەوە ئەو بەفرەوە نەباری بێ هین لە دێژ و لەسەر چاوەکە هینەکەی کانە بەدەکەی لە هەرس هاتووە هەرسێکی زۆر ئەوەیە ئەو شتان چۆنە ئەو باشە بە گومەوەیە گومە ماشەڵاڵی ئەمبارە ئاوە ئەرە وەڵاوە هەمارە ئەنج سەرا و میراوە هەمووی ئایدیگمۆیە ئاوە ئەمدی و ئەودی هەمووی وێ ئەی بەهاران ناس ناو کوێستانەی وڵا بۆ کەنگروشی دەچێت کوێستانەکەتان چی هەیە وڵا کارگی هەیە و بڵەمچین هەیە کەنگری هەیە هەموو شتێک هەیە جاران شتێک هەبوو پیانە گوت بۆڕ کەمە بۆ مانگا ئەو شتاناکەن هەیە بەڵێ هەیەی بە ئەوی بە دوی سەراوەیە ئێوە نایکەن بەوەی حیوان وڵا تااقەت نەلینێ ناوەڕە تااقەت نەلینە خۆشەویستانەمە میوەیەکی دیکە یاخود درەختێکی میوەیە پێڵەن خورماڵوو ئەم خورماڵووە زۆر دەمێک نییە هاتووە بۆ لای ئێمە کاک وەسا مەحموود بابزانم تۆ ئەمە کەی ڕوانوتە ئەم درەختی خورماڵووە ئەمە تقریبن 4 ساڵ پێش ئێستا ناشت باشە کە ناشتت درەختەکە بچووک بوو چونکە ئێستا هێشتا ئەوەنە بەرز نەبوو بوو زۆر ئەمە بە شەتڵی هێنت کردووە متور بە کرداوی یەت ناکە تۆ بە چی ناشتت بە نەما ئەم درەختە باشە لە چۆیت لە ئێرانەوە زۆری دێ ئەڵێن هەر شوێنێک خورماڵووی لێبێ ئەو شوێنە ڕاستەخۆ بۆ درەختی جێلاسیش بەڵێ جێلاسیش بۆ ئێرە نەجاحەتیە ئەم خورماڵووە کە ئێستا دەسی لێیت زۆر ڕقە
ئەمە وای لێ دێ کە نەرم نەبێ ناخورێ بیلامانە تورتە ئێستا تفتە یعنی دەمت بۆ هەڵ نابسڕێ هەیە لێ کاتەوە و دایانێ هەتاکو ماوەیەک نەرمە بێت یا ئەگات دارەکەەوە هین بێ خۆشترە وەسا مەحموود ئەمە تۆ هەر بۆ خۆت بۆ تەندروستی خۆت بۆ خواردنی خۆت ناشوتە یاخود دەتەوێت وەکو تەجروبە لێ زیاد دەکەم بەڵێ ئەمە باسەکرێ ئەڵەن میوەیەکی زۆر خۆشە میوەیەکی زۆر خۆشە لە هەموو میوەکان خۆشترە میوەیەکی پاییزیشە بەڵێ ئاخر تقریبا مانگی هەتا مانگی 11 بۆ 12 ئەنجا زۆر جوانەگە ئەمە گەر لێی نەکەیتەوە خۆی ئەکەوێت خوارەوە ناکەوێ زۆر قایمە هەرەوەڵا بەفر ئەبارێ وەرە ئەوە لێوەکە بەس تۆزێ نەرمترە بێ من وتم ئەم میوەیە تازە هاتوو بۆ لای ئێمە هەر لەم گوندە هەر جەنابەت ئەمە تەجروبە کردووە یای تریش هەیە تریش کردویانە بەڵێ خۆشەویستان ئێستا من لە بن ئەو درەختەم کە درەختی هەرمێناسکەیە ماشەڵاڵی ئەڵەی سێوە بەڵام هەرمێناسکە یەکێکە لە میوە زۆر خۆشەکان ئەوان بە چیان ئازانی کە ناسکە ماشاءڵڵا ئاودار شیرین زۆر ناسک یاڕەبی ئاوەدان بێ دێرەی خوارو کاک محەممەد جان من جەنابتم بینی پیکاپێکت پێ بوو شتت بارەکە یان شتیان بۆ هێنای شتت بارە کرد بابزانم ئیشی جەنابەت چییە؟ سپاس بەخوای گەورە ئەم دێ بەروبەرهیچ باشی هەیە ئیتر ڕۆژانە خۆمان پێوە خافرێنین باشە لەخوا بەزیاد تۆ چییە بێ بۆ شار و لەو لاشەوە چییە هێنیتەوە؟ وەڵای وەکو پێویست لەولاوە ئەگە نەفەرێکمان هەبێهێنین لێرە شەوانەیە وڵای پێویستەوەن پێویستدای سیدیەکە ئەگەر شتێکیان بێ وەکو خوا دەمەنی نانێک شتێک بۆیان دێنین و دوای ئەوەش لێرە شەوانەیە لەخوا بەزێ بە تەماتە هەیە و کۆمەڵی هەلوێناسکەمان هەیە و گوێس هەیە و بەهێ هەیە و ئەم شتانەمان هەیە تۆ کە بردت بۆ شار لەوێ شوێنی دیاریکراو هەیە بۆیان دانێ یاخود بۆ شان ساغەکەیەوە بۆیانە بێ بۆ علوەش وەڵی زۆری لە ڕێگا ساغکەینەوە بەی کە بزانی پاراکە وەکو تایبەتیم ساڵ تەماتە زۆر باش بوو لەخوا بەزیاد 1000 ناری کردو زیاتی کردو ئەوانەی کە ئەزانیشم بۆ ماساق نایبێتەوە بین بۆ علوە ڕێگۆبانەکەی چۆنە ڕێگۆبانەکەی پێچاوپێکی زۆرە نازانم تۆ لێ ڕاهاتووی و ڕێگۆبانەکەت پێ خۆشە یاخود فعلەن ڕێگابانەکەی قورسە برادەی خۆتان قسەی ئەو قسەمان کرد ئێمە چوومە بۆکو سرۆشت بەمجەوە ڕاهاتوین بەلایەمەوە گران نییە یعنی منەوەی لە هەفتەیەگە حەوت ڕۆژە شەشی بێم و بڕۆم یعنی کە ئەسمەوە ئەوەندە هیلاگ نەبووم کە بڵێم توانە منەماوە باشە ئەی با بزانم ئەم ڕێگەوبانەی ئەوەیە کە زستان بێت و بچی وەڵای جستان دەکان چۆڵە ناشووری خوانە بێ دەکانمان چۆڵە بێ دێنێمە بەر بە پێویستاتی خۆمان وەکو زنجیرمان پێ و سپاس بە خۆی ئەساشیش منەزەمەیەک جادەکان پاکاتەوە بجستان باش کاک محەممەد ئەمە شتێکی باوە تۆ سەرۆکارە لەگەڵ خەڵکی دیەکەت تێگڕا هەیە بە ئەوانەشەوە کە تووڕەن و بەوانەشەوە کە ئارامن و بەوانەشەوە کە نەرمونیانن بازم چی زۆری ئازت دەکات لەم هاتو شوێ وڵایمەوەی کە منی ئازەکە وەختی وایە کۆمەڵی لە خەڵکان شتیشی زۆر ئەچنێن ئێتبارەکان بەجێڵن نان لەگەڵم باکەن ئێتە ناسای منی تۆڕابم لیان و قسەیان پێڵێن ینی زۆر جارە بە بارەکەش خۆت باریکەی لێ بۆشیان داگیری بۆشیان بفرۆشی پارەکەش بێنێتە وەختی ئەگە پارە بەدڵی نەبوو گلەی لەکە جاران سایە قەبوو کە هاتۆوە لە شارەوە یەک چەپکە هینی پێ بوو قایمە قایمە بۆ هەموو ساژدازال وایە
ئێستا حالیم قامی خەڵکم پێە بەڵێ بێ ئەمە ڕۆژەوەکو حکومەت بووان تەوزەکەی پاران بێتێ و بەشە رازی و بەشە ناڕازیە و ئاواشەکە کەواتە با بپرسم بزانم تا چەند خەڵکەکە لێ ڕازی واللهی جاوی کە رازی نێخوای گرێ چوە ئێمە کوداوی باوکیان ڕۆژێک لە سلمانی و نانی گەرمیان بۆ دێنین و ڕۆژێ ئاوی ساردیان بۆ بین و تە بۆ رازیین کاکە کابرا ئەڵێ جگەرەکە بە گەرمیگاتە لای ئیتر چییە کاک بۆ رازی نییە ئەندا وەختیواکە پارەشی پێێ بدومان لەسێ ڕاوەسی ئەوشمان هەیە حاج مامۆستا جارە لە سەرەتا لە بەرەو مزگەوتەوە دەست پێ بکەم بزانم بەرەو مزگەوتان ئاوادانە جمعە و جەماعەتان هەیە ئینشاءالله بەڵێ الحەمدولله سپاس بەخوای گەورە مزگەوتەکەمان زۆر ئاوادانە حەمد و سەنا بۆخوا و جمعە و جەماعەتمان هەیە سپاس بەخوای گەورە الحەمدولله لە جمعە و جەماعەت زۆر ینی باشین الحەمدولله و جەماعەتیش دێ سوورە دێ ئەوانەش دێم بۆ ئێرە کەواتە با بپرسم بزانم جەنابەت وتاری هەنیە دەی وڵی من ئێم و برایشم جاجار دێ باش با بزانین تۆ لە بەشی خۆت بەڵێ بزانین لە وتاری هەینیە زۆر تەرکیزن لەسەر چیانی چیان بۆ باسەکەی وڵی زۆر بەحسی غەیبەت و ئەو شتانە ئەکەینانی مەسەلا شتی کۆمەڵایەتی شتی کۆمەڵایەتی باسی سیلەی ڕەحم و باسی سیلەی ڕەحم باسی ئەوەی کە چۆن بەیەکەوە هەرەوەزی بکەن و بەیەکەوە دەستا بکەن و بەیەکەوە هاوکاری یەکتری بکەن باشە ئەی باشە با بزانم بۆ خۆت تۆ ژیانت لەسەر چییە خەریکی چیت وڵا ژیانم الحەمدولله من لە دایرە بووم تەقاوت بووم الحەمدولله بەڵێ سپاس بەخوای گەورە و ژیانم لەسەر زەراعەتە باشە لە زەرعەتە با بزانم تۆ کاڵەن زەرعەت جارێ ئەمە تەماتە و خەیار و جوزانم لۆبیا و ئەوانە دێتە بێن زەینمان بەس جاریش هەیە کاڵەن زەرعەت بە درەخت و شتەکان باشە تۆ با بزانم زیاتر باخت هەیە یا زەرعەتت وڵا زیاتر باخمانەیە الحەمدولله باشە زەوەکان هەمووان کرۆ بە باغ بۆی کە تازە پیر بووین تازە ئیشمان بۆ ناکرێ و گەنجش بەخوا نایەتەوە ئاوە لەبەرەوەی ترە بێ بیکەی بەدار و شت باشترە لەبەرەوەی مناڵەکانی ئیسپادەی لێ بکەن تازە باشە تۆ زیاتر گرنگی بە چ دارێکە دەی وڵا بە هەرمێ و بە سێ و بە گوێز و دقەتەیەم لێرە هەرمێ زۆرە نازانم هەرمێ و بەهێ زۆرە ئێوەیە کە منتیقەکە بۆ ئەو زۆر درەختانە باشە یا هەر قەدیم ئاوە هاتووە و هەر بە زۆری ئەویان وڵا گونجاوە زۆر گونجاوە بۆ باشە ئەی بۆ درەختی تر گونجاو نیە بۆرەوەڵا بۆ هەموو درەخت بۆ وەزا مەحموود بینیم خوڕماڵووی هەیە و الحەمدولله جێلاسی هەیە و ڕازەفەرمی ئێمە شەر هەمانە الحەمدولله بەس خوڕماڵمانێ بەس گوێزمان هەیە الحەمدولله من زۆر حەزم لە گوێزە حەزت لە گوێزە گوێز و هەرمێ و سێ و باشە هەنجیریش ئەی با بزانم تۆ کەی دێیتەوە بۆ دێرێ و کەی ئەڕۆیتەوە ینی مانگی چوار دێمەوە بۆ دێرێ مانگی چوار بەڵێ ئەی مانگی چەندە ڕۆیەوە مانگی تقریبا 11 لەوانەیە بڕۆمەوە باشە لە دیقەتم ماوە کە زۆرینە وتم خێزانەکان بچووکن بنەکان بچووکن هەر زۆرینەی ژن و پیاوێکن یان دوانە یان سیان با بزانم تۆش هەر لەگەڵ خێزانەکەت هات کچێکشمان لەگەڵایە کوڕەکە شاوکاریمانەکە کوڕەکمانێت ساری پێوەی دێهاوین یارکاریمانەکە خوا گەورە مەحفوظتان کرد حاج مامۆستا بیستومە جەنابەت لە شەڕی ئێران و عێراقا گیراوی با بزانین ساڵی چەند گیرایت و ساڵی چەندیش ئازاد ساڵی 1970 گیراوم 1970 ئازاد بووین ئاخری 1970 بۆ نەوەدەکان تەمان لە شەڕی عێراق و ئێرانە گیراویت ئەی لە چ شوێنێک لە شوش یعنی لە کاتی هجووم و لە کاتی شەڕۆوانە بەڵا لە کاتی شەڕ و هجووماوی پشتیان لێگرتین کە گیرە ئەو 8 ساڵ و قسووری کە تۆ زیندان بووی لە کوێ زیندان بووی لە تاران لە ڕۆژاوای تاران زۆر ئەڵێن زیندان قوتابخانەیە با بزانم فعلەن بۆ تۆ قوتابخانە بووە مهمترین مەدرسەیە لەسەر زەوی هیچ مەدرسەیە گەوندە منی هیچ جامیعەیە گەوندە مهم نییە ئەو مهمەیە بۆ تۆ چی بوو وڵا سپاس بەخوای گەورە من خوێندەواریم نەبوو لە خزمەت قورئانی پیرۆزە بە یارمەتی برادەرەکان کاک مزەفەر خەڵقی هەولێرە تقریبا لەو کەمپەی ئێمەدا لەوانەیە 100 نەفەری فێری قورئان کردێ بەلانی کەمەوە ئێوە فێری قورئان خوێندنەوە بوونیان فێری لەبەرکردن فێری قورئان خوێندنەوە بوون و لەبەرکردن و اینجا لە دوای ئەوەش الحەمدولله کە خوێندەواریمانەوە بوو دەوە دەستشمان کرد بە کودەکەش فێر بوون الحەمدولله فێری خوێندەواریش بوون لەگەڵ خوێندنی قورئانە الحەمدولله کەواتە تۆ
با بڵێن 8 ساڵ لە زیندان بوون لەو 8 ساڵەیە پێ دوایە عمرت بە فیڕۆ چووە یاخود ئەوە نە عمرە ژیاوی والله تەمەنم لەوانەیە گەنج ببێتەوە لەوێ زۆر مرتابووم لەگەڵ ئەو قورانە ئەوەنە مرتابووم ینی ئەندە ماڵم ناوێش لێوێ ئەوەندە مرتاناوە ئەگە بەقەن حەزەتی نەو بژیمایە ئەوەندە میسپادە ناکرد لە ژیان ینی تۆ ئەو کاتە کە تۆ گیرای خێزاندار بووی بەڵێ مناڵی وا بچووکت هەبوو کە هاتیتەوە نەناسێتەوە یاخود تۆ ئەو نەناسی مناڵێکمان بوو ئەو ڕۆژموویتر نەهاتمان 5 مناڵم هەبوو بەس سپاس بەخوای گەورە خێزانەکەم دەستی بەسەراگرتون الحەمدوللا زۆر بە ڕێک پێشی بەرهەمی هێنابوون الحەمدوللا وشکر بەرهەمی ئەو زیندانەیە کە ئێستا تۆ توانیتە لە گوندی دێری خوارووە ئیمامەت بکەی هەروەتا جەماعەتیان بۆ بکەی و هەروەها خوتوایان بۆ بدەی جمع و جەماعەتیان بۆ بکەی بەرهەمی ئەو زیندانیە و ینی نەک هەر بەرهەمی بەرهەمی زۆر ئیستفادەم دەکات لە سەبرا لەگەڵ خەڵقا مەسەلا فێری عەرەبی بووم فێری تقریبان کەمێ فارسی بووم ئەو شتانە هەموو ینی بەڕاستی نەک مەدرسەی هەر بەرەکەتی خوایەوەتەوە بۆ ئێم بۆ من وا بوویتە نازان بۆکانی کە چۆن سپاس بۆخوای گەورە الحەمدوللا ئەکە ئازاد بووی دیل بە دیلتان پێکرا چی بەدیلمان پێکرا کە هاتیتەوە حکوومەتی ئەو کاتە تۆ تەمان هەشتاونۆ زمانی حیزبی بەعەس هیچ ڕێزێکیان لێگرتن هیچ پاداشت والله ڕێزیان لێگرتنی پیا و خواڵ ناگری هات کە زیانی ڕێز لێبووە باجوو لەگەر ڕێزیان لێگرتن لە ماڵ ناڵیشمان بەڵاتی تێر و تۆ بوو و هەر کەسێک قسەی پێ وتایانی قبول نەبووە بوو چکاتێک وتە هینی ئەسیرم قبولیان ناک زۆر باشە ویسن نەزیلەیەکم بۆ بجێڕیتەوە لەسەر کابراایکی ئینگلیز دەڵێ کابراایکی ئینگلیز هات بۆ ئێرە بتماشا ئەم دارانی کرد کە توزم کردمون و کوڕە ناوی کاکفەرێدونە لە باسنە تو شتێکی وایە وتی حەزەکەم بچم بیبینم جاوانە زۆر ینی لەسەر شت زۆر وردن ئێتر کە هات کامەرێشیان پێ بوو دوو تەرجمەیان لەگەڵا بوو تکاوە سەریدارەکانی ئاوای ئەمە تەمەنی ئاوایەوە تەمەنیاوای تر پشکۆلە شتیا بوو ئاوەکو مەسەلا ئەم داریکە لە ناومینە تر سەیدیکردن کە چۆن کردووە هەمووی بەئینی بە کامێرە گرتیان کی واللهی هەتا ئێستا من لە ئەمریکا مهندسی زەراعیم کی واللهی فکری وم نەوەکە جۆز بکەم بەهین ئەم کردبە لە چیە لە زەرایە وتمەڵا لەم هیچنیان لە زەرایە بەس الحەمدوللا لەگەڵ قورئانە بوو کە ئەی چۆن فێ وتم وڵای هەر لە خۆ بەمێشما هات کردم الحەمدوللا نەجاحەتیانە ئێتر لە دوایی کە ڕۆشتینەوە بەرەو ماڵ ئەو حەلێک تۆ ئێران تۆ بارانی ئێرەیەک ئەم منتیقانەیەک شانە قسە و ئەم منتیقانە وتی ئەترسا تقریبا ئەو ئینگلیزە ئێتر وەکو بڵێ ینی لە ماڵێکی دوژمنێکا بێ سوبحانەڵڵا هین نەبوو مەڕسا نەبوو لاکە ڕۆشتنەوە وتم بەخوا بە تەرجەمەکان وتم کاکەوە چانە ناوە بچاکۆین هاتم نو نانازام دەست پێ کرد وتم نو مونێ نییە بەخوا چایەک نەخۆی ناڕۆ ئەزانم ئێمە لەبەر چاوی ئێوە وا لێکردووە کە ئێمە پیاو کوژین و پیاو جەردەین و خراپکارین و هەر ئاوانیوانە هەموو هینکردم تەرجەمەکەش تەرجمەیەکردم بۆ تەرجمەکە وتم ئێمە ئەزانی سیفەتی حەزەتی ئیبراهیممان تەیە میوانێک هاتە ماڵەکەمان ئیلا نانێک نەخوا ناڕوە بە هیچ شێوێ قبوڵمان نیە جوولەکە بێ ئەم کارم نییە تۆی تا چێکی مەسیحی من علاقەم بەسەر تۆ میوانی هاتوو بۆ ماڵەکەی من وڵای تر هات چەند هینێکە وتم شتی وا هەر نییە ئینکاریم لەگەڵام مەکە وڵای تر هات سەرەوە سماوانە تێخدنان چاکمان خوارد و تر کڵاوێکی لەسەریا بوو زۆر مەراقمە بوو نووسینێکی پێ بە ئینگلیزی نەمەزانی بخوێنمەوە زۆر مەراقمە بوو بزانم چی وتم باشە سوالێکی لێکم تەرجەمەم پێ بڵێ سوالێکی لێکم فەرموو ئەو کڵاوە چییە لەسەر ئەوێ نووسیوە ها سەیری کە ئەوان چۆن و ئێمە چۆن بەداخەوە کوردستان ئێمە بەداخەوە ئێمەیە زۆر بەداخەوە تێگەشتی وتی پێت خۆشە بزانی وتمارەوە تیەوە ناوی ئەو شوێنەیە کە لێ لەدای بوو ئەو دەیە کە لێ لەدای بوو سەیری کە لەو حەزەرە لەو وەفایە ئەوە ئینگلیزە من و تۆی مسلمانی الحەمدوللا بەقۆمە مەمسوڵان زانی ئەڵێن کوردین و ئاوین وانە سەیری ئێمە زۆر جا گوێم لێبووە وەڵڵاهی زۆر جا گوێم لێبووە جنەی بەگڵەوەردەکەی داوە ئێتر نەک جنەوە هەچ خوا پێ ناخۆشە کردوێت هەچ خوا ناشکوریە کردوێت ئێتر خوای گەورە چۆن ڕستمانەوە خوای گەورە چۆنەمانکا بە حکومەت و چۆن خوای گەورە هیدایەتمانەدا برا لئن شكرتم لأزيدنكم لئن كفرتم إن عذابي لشديد تو تخو هیچ گومانی تیانی ئەو ئاەتی قورئانە جا ئیترەوە باسەکەم بۆیە جەرامە بەسم ئەم کەلیمە بوو ئێمە وەفامان نییە بۆ وڵاتمان پێوەفاین هیچ وەفامان نییە ئەم ئەرزێمە لەسەرژین ئێمە نانی دێخۆین
ئێمە ئیسلاحەتی ئێوە دەبنم جۆدانی سێبەرەکە خۆش بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە بۆ حکوومەتەکەمان و بۆ خۆمان و بۆ هەمومان وەسا عمەر باسی ئێستانە بەس حەزەکەم تۆزە بجێڕمەوە بۆ قەدیم با بزانم قەدیم لێرە چت کردووە بە گەنجی و کاتی کە مێر منداڵ بووی لە حەڕەتی چۆنەڵی لاوی و ئەوانە بووی حتمما لێرە بووی با بزانم بە چیەوە زۆر مەشغوڵ والله بەشی زۆری لەو کاتایە کە من توانی بێتم ئیشکەم بەشی زۆری ئیشی وەستاییمان کرد مەبەستت بەناییە بەڵێ باشە ئیشی ئەو کاتە وەستا ینی ئیشی بەرد و قڕ بوو با بزانم دیوارێکی ئەستور و ناوکار و نازانم ئەوانە تۆ باسێکی ئەومان بۆ وڵی ترەوە کاتێکەوە دیوارانمان نەکرد دیواری 8 سانتیمی بوو حەزەکەم لە بناغەکەەوە بۆم باسکێت چۆن خەڵەکان لێدا لە پێشەوە مەسەنە بڵێنەوە شوێنی وا بوو خانی کۆم بوو تەختیانە کرد ئەجا کە تەختیانە کرد ڕەنجانە ڕێژا بڵێن قەراکانی لە پێشەوە قەراکانی ڕەنجانە ڕستونجا خەندێکیان لێدا و دوایینجا دەستیان بە دیوارکردن دەکرد لە قەراکانیەوە هەتا بۆی کە دەستەکە بردەوە دەسەرف بێت ئەجا ناوچەشەکانیشیان دەستیان هەڵیانەکەند و هەمان شێوە لێوەشە دیواریان دەکرد هەتا ئەساسیان تەواو کرد وەسا مەحموود ئەزانی چی زۆر جار خانوویان دووقات دروستە کرد لە خوارەوە ئاژەڵەکانیان لەسەری شۆ خۆیان تۆ ئەو کاتە ئەم جۆرە خانوو دروست کرد ئەو کاتەی بەڵێ ئەو کاتەی هەمووە بۆ خانوانە دووقات بوون خاتی ژێرەوانە کرد بە شوێنی حیوان و ئەو شتانە سەرۆشی بۆ دانیشتن اینجا بە شێکی مەسەرن کایان تێکرد على پشتیان تێکرد بۆڵا مەسەرم بۆ حیوانەکانیان ئەو هاوو بەس هەمووشی هەر بەدار بوو مسەلاح نەبوو جامل بەمەسم ئەو بوو قڕیانە گرتەوە و ئەوە ئەمڕۆ مەسەرەن چەند چینێک بکەی بۆی نەڕوخێتەوە تۆ ئەو کاتە ڕۆژانە دەتوانی چەند چین لە خانوودا بنی وڵی تر خانیوە و مەسەرەن 4 چینمان لێنە 3 چینمان لێنە 5 ترە بە پێ گەورەی بیناکەی بوو بیناکە هەتا گەورە بووە ئیشی کەمتر تیاکرا ینی پێران ناگەشتی بەهەمە مەسەسا بینایشی شکۆلە تۆگە بتوانین لە ڕۆژێکا 5 چینیش لێنە دەی گەورەی هەرتوانی 2 چینی لێ شەکەی کەمە ڕۆیە تاکو ناوکار دیواری چی بەخوا هەمە هەموو جارێ هینێکمان لەگەڵ 15 کرێکانمان لەگەڵم پێران ناگەی چون دیواری 8 سانتیم ئەو پەڕیۆ بەردانە لەم لاو لەولایەکەیەوە 20 سانتیمێکە 20 ئەگەر یعنی چلیە مایە بۆە بە قڕ پڕیانەوە کرد 15 کرێکار 20 کرێکار ئەنج کەڕاگەشت زۆر دیوارێکی فراوان و پان بوو بزانم وەستا تۆ وەستایشی تووڕە بووی مەسەرەن ئەو کاتە قڕیان جوان نەگرتایە و جوان خۆشیان نەکردایە و تێگەشتی چوزانم بەردی تیا بووە نازانم چیەوە زۆر زەحمەتیە دای با بزانم تووڕا بووی وەڵا لێیان تووڕە نابووین هەر بە قسەی خۆزمان گوت خۆڕەکەت باش نیە و تۆزێ چاشیکە ینی با زۆر شل نەبێ و با زۆر تون نەبێ ئاها ئەگە بەردی تیا فڕێ دا خۆرزەنەوێ چیش نەبوو خوڕی بێتە ئێشە خوڕیەگەتوانێ زۆر سیر بوو وەڵایی جارێ لە هینیشمان نەکرد لە سەراو بۆ ماڵی حاجی فەقیرەشی جارێکە حسینێک هەبوو ناوی مەشهور بە حسەن لیمۆ زۆر کوڕێکی ئازا و باوەڕ بێ 13 نەفەر قڕیانێ کێشە ئەو کە حسینە قوڕی تێکرد بەردەوام ئەوە دایمە خاکە نازەکرێت زۆری نێکی خۆش وەسا تۆ باسی هینمان بۆ باسی دارە ڕاو مەسەن سەرەوان بە چیە کرد چۆن دارە ڕاتان نەکرد چیتان بەکارێن سەرەوەیان بە هەر بەسفیدارێکن لە بەعدە شوێنێک کە سفیدار هەبووە بەسفیدار لە بازەوە شوێنیشە ئەگە سفیدار نەوەیە بە دارمازوو ئەمانەیان کرد داری کورتە مەسەرن بڵێ دارێک ئەو بینانە هەموو 3 مەتر پان بوو داری دار بە ڕوومازوو ئەو 3 مەتری تیا دەرناچوو جرگەیەکیان تیا خرد لە ناوڕاستیان مەسەرن مەتورینی بۆیانە بڕێ و اینجا دارەڕیان نەکرد لە ناوڕاستیان مەسەرن کۆڵەکەیشیان بەرەدا بەس بۆ داری سپیات ئەوە هەمهینی نەبوو یەکسەر داری یەکسەری بوو یعنی سەرێکی ئەسول بۆمدا سەرێکی باری بۆ لە ئاها باسی خۆڵەبانیشمان بۆ بکە خۆڵ باڵێ خۆڵەبانیش ئیترهین بۆ کاتێک کە ئەو دارە ڕایە تەواو بوو کە دارڕاکە تەواو بوو اینجا یان خێزەریان سەرخست لەسەرەوە قامیش اینجا لەسەر گوڵیان سەرەکە یان لەسەر دارڕاکەیەوە دارێکی ئاورد یعنی تقریبا بە خەدەر کلکە ماسیحە و ئەمانە زیاتر سەریانە خست پیانەگو خێزەرە یان خستە سەر دارەکە جا لە سەرەوی شوانێ حەسیریان سەرە خست و یان گەڵایان قامیش لە سەریان ڕاخستن جا گڵیان سەرەکرد ئیترویش
یعنی بە نەفەر و دوو نەفەر ناکرا لەوانەیە مەسەڵ ڕۆژی خۆڵەبان ئەزانی جاری وا هەبوو نەفەر ئەڵێن 15 نەفەر 10 نەفەر سەر بڕی و شتێکی دەسە جەمعی بەڵە بەڵێوانە هەر ڕسمیان بوو بۆ دارەڕا و گڵەبانەمانە هەر حیوانیان سەر بەس وەستا مەرج نەبوو وەستای دیوار بتوانێت دارە ڕابکە وەستای تایبەتیە بووانە ناخۆ مەرج نەبوو هەر ئەو بیکە حچێ کەس کەسێ بیزانایە ئەیکرد چووکە لێزانی نێویست بەڵێ بەڵان ئەلاکردنەوەی کە وەستای دیوارەکە بووە ئەو باشتری زانی داڕاک ئەوەی بابزانم تۆ ئەو سەردەمەت پێ خۆش بوو ئەی بۆ سەردەمە بۆ ناخۆش پرسیارەکەم بزانم ئەو سەردەمە خۆش بوو باش بەبیرم نایە وەڵی سەردەمێکی بڵین ناخۆش بووە زۆر ناخۆش نەبووە بەڵام ئەو سەردەمەش بۆ ئێمە خۆش بوو ئێمە گەنج بووین نەماتوانین بڕۆین وەک ئێستا نەبووین ئێستا تۆ ئیشی وەستایی ناکەی ئێستایشی وەستایی ناکەم ناتوان ئێستا لێرەیشی زەرعات و شتیواکەین تەماتە و خەیار و ئاوا کەمە باخێکیشمان هەیە وەکو مێ و سێ و قەیسی ئەم شتان ئەی بابزانم وەستا تۆ جگە لە وەستایی ئیشی چوزانم شوانەتی بێ ئیشی کەر و کاروان بێ ئیشی دەرەوە بێ ئەوانە هیچیمان نەکردووە شوانیمان کردووە بەس بەڵام ئیشی وڵاتداریم نەکردووە ئەم شتان سلام علیکم چاچی وەزە چۆنە شکر باشی چاچی کۆڵەکەت چییە؟ جیایە چ زۆرە جیایەک هەڵا گەڵاتورە و جیای کێ و ئاواتر ئەدرونی دانین بۆ مراوی و بۆ مریشک مەبەست ئێستا چ جیایەک هەیە بیدەی بە حیوانی خۆ گەژ و جایم ناومەڵکانە سەوزە ئارە وەڵاوی کە ئاوە درێ تەوا ڕاستە جاهینەکە خۆ ناخوا ئەو زبرەهینەکە چی پێڵێن گەزگەزە چییە؟ ناوەڵاوە ناخورێ چیت هەیە بابزانم حیوان چیت هەیە؟ وەڵا مانگایەکە و گۆلەکێکە و مراوی و مریشک و تەوا باشە ئەو مانگا و جۆرەکە شتانە زستان چی لێ؟ وەڵا ماوەی چکان فرۆشنەوەڕێنەوە بۆ شەر یعنی تۆ ئەبێ کە هاتنەوە لە مانجی سێ و چوارە بێ بیکڕن و دوای کە ڕۆشنەوە بیفرۆش لە مانجی حوتی شاکڕیمە نەدرەنگاتەوە مانجی پێ چاتمە ئارە هەر دەتانەوە بۆ تۆزە سپیاکە هەرەتانەوە وەڵێ ماڵمیوانت دەبێت بۆ خۆشت پێویستە دەبێت باشە تۆ پێم بڵێ جگە لە حیوان و ئەو پەلەوەرانی ڕادگرتووە بەچی تێڕۆ مەشغوڵی؟ ئەڵڵا نەختە تەماتەمان کردو ماش و فاسۆلیا ئەو شتانە باشە ئەی درەخت و شت باخ و شت الحەمدلله هاتانە ئەڵڵا کەمێکمان هەیە جۆز شتمانە بە هەیە و جۆز و ئاو تۆ پێ بڵێ لە لادەیە پڕئیشن بەیانیان زۆڵەسن ئای مەجبوری لە لادێرە وڵا خۆک شار نییە تۆ بەیانیان سەعات چەند هەڵەستی؟ ئەڵڵا ساعت 6 و نی و 5 و ئاو بەس عادەتەن لە لادێ زووە خەون زوو ناخەوم ئەرکتان هەیە؟ نەوەڵ ئارگ نەماوە تا فڕۆک ساڵان نەماوە ئێستا کاسبی کەمەکرێت جاران بەهاران و هاوینان ئیش زۆر بوو بەهاران ئەبووە باخەکە بە خێوکەیت و هاوینانش بەروبوومەکە بچینیتەوە بەس پایزان ئیتر نازانم خەڵک حەسایەوە و دانیش پایزانە بێ کۆیکەینەوە ئارەوەڵا بەهارانی چین پایزە کۆیەکەیتەوە تۆ پێ بڵێ بنەشتان الحەمدلله لە شار هەیە حتممە باڵێ ئەرەوەڵا کچەکانم لێت ڕەبی بێەوەی بی یاخوا دەستە خۆش بێ خۆشەویستانم بەرنمەکە کۆتایی هات ئەمڕۆ ئێمە لێرە زۆر ئاسوودە بووین تەمەناوەکەن کە ئێوەش لە بەردەمی بەرنمەکە ئاسوودە بن لە گوندی دێری خوار و بەجێتان نێڵی تاکو گوندێکی دیکە و بەرنمەیەشی دیکەی ئاوەدان بێ ماڵتان ئاوەدان بێ و خواتان لەگەڵ